جەنگەکە لە نێوانی چین و ئەبوونم چین و ئەمریکایە هەمیشە لەو ئاستا بووە کە لە ڕووی تەکنۆلۆژیاوە چینە بۆ نمونە زۆر لە پێشەوەیە و لە ڕووی داگیرکردنی بازاڕی جیهانیەوە و پەلهاوێشتنە ئابوووریەکەی بۆ نمونە چین پەلهاوێشتنێکی زۆر خێرایە و ئەمریکا بە هەرتوان ئەو هێزیەک بێ هەوڵی داوە ڕێگری بکاتەوەی کە ئەم پەلهاوێشتنە ئابووری اقتصادی چین بۆ نەکەم بکاتەوە لەسەر زۆربەی ناوچەکان یعنی بەڕاستی کا حەکیمەمە لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش ببینە بەشێکی زۆری سەنتەرە بازرگانیەکان ببینە بەشێکی زۆری کاڵاخسینەکان خەریکە بازاڕەکانی هەرێمی کوردستان داگیرەکە هەر لە ئۆتۆمبیل و تاوەکو بچووکترین شت بیگرە سەیری کە کاڵای سینی و کاڵای چینی بۆ نمونە بەجۆر لە جۆرەکان خەریکە بازاڕی عێراق و بازاری هەرێمی کوردستان داگیرەکە بەچی بە خاتری ئەوەی تێچووی شمەکی چینی زۆر کەمتر لە تێچووی بۆ نەشمەکێکی وەکو ئەمریکی وەک بۆ نمونە وەکو شمەکێکی بۆ نمونە ئەوروپی حکومەتی چینی لە ڕێگەی ئەم کەم تێچوونەوە کارێکی کردووە کە ئەو وڵاتانەی کە ئاسی اقتصادیان لای کەمی خراپەیان مام ناوەندە بازاڕەکانیان داگیر بکات کە ئەم بازاڕەش داگیر بکات بە دڵنیایی وەکو مەترسیەکە بۆ خودی ئەمریکا و ئەمریکا چۆنێ بیوێتە بێتە معادلە بگۆڕێ و معادلە گۆڕانە لەسەر گیرفانی هەوڵاتیان بەڕاستی بۆ نمونە دەرەنجامێکی خراپی ئەبێ چونکە چین هەمووی شەکەی بۆتانە بازاری جیان داگیر بکات لە ڕێگەیەکی لە ڕێگەی کاڵاو شمەکانی خۆیەوە ئەم کاڵاو شمەکانە چۆن بازاری جیان داگیرەکەن کەمترین نرخیان نەخاتە سەر کەمترین نرخی خستە سەر ئۆتۆماتیکیان بتێونەتەوە لە سەردەمی کەپیتالیزمی و سەرمایه‌داریە هاوڵاتی شمەکێک بەکارهێنێ بە ڕێژێکی زۆری هاوڵاتی شمەکێک بەکارهێنێ کە کەمترین تێچووی تێبچێت